دووبارە سڵاوتان لەبێ بەردەوام لەگەڵتان و پێکەوە ئەچینە هەڵەبجەی خۆشەویست وە باس لە پێشانگایەکەکەین کە تایبەتە بە خانمان و لە ژێر دروشمی ژنەکان هەر پەنجەیەکان ڕەنگێکی لێدەڕژێ کرایەوە. دیارە لەم پێشانگایە کۆمەڵێک خانم بە چەندین کاری هونەری شێوەکاری بەشدار بوون و کارەکانی خۆیان نمایش کرد. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بەشی شێوەکاری بە دروشمی ژنەکان هەر پەنجەیەکیان ڕەنگێکی لێدەڕژێ. یەکەمین پێشانگای ساڵانی خۆی بۆ ژمارەیەک خانمە شێوەکاری بەهرەمەندی شاری هەڵەبجە لە هۆڵی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری کردەوە و لە پێشانگاکەدا هەر یەک لەو خانمە شێوەکارانە چەندین تابلۆی ناوەزەی خۆیان نمایش کرد کە بە دەست و پەنجەی خۆیان تابلۆکانیان نەخشاندبوو. Öyle var.